بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. خوشکانی بەڕێز و قەدرگران، برایانی ئازیز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقیبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانمرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. خۆشەویستانم، پێم خۆشە لە خزمەتتاندا بچینە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەو فەرمودەیە تەسەوڕم وایە کە یەکەم جارە گوێبیستی دەبین و یەکەم جارە بە خزمەتی دەگەین، و هەم ئەو سەحابە بەڕێزەی کە ئەو فەرمودەی گێڕاوەتەوە یەکەم جارە گوێمان لە ناوی دەبێتن، لەبەرەوەی ئەو سەحابەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بەس ئەو فەرمودەی گێڕاوەتەوە. لە ژیانی خۆیدا یەک فەرمودەی گێڕاوەتەوە، بەڵام فەرمودەکە زۆر عەجایب وە موژدەیەکی زۆر گەورەی تێدایە بۆ ئەوانەی کە گونەهبار و تاوانبار و ئەوانەی کە سوحوفی ئەعمالی خۆیان ڕەش کردووە لە گوناه و تاوان و لە هەرچی کە سەرپێچی هەیە، هەرچی بێ ئەمر و فەرمانی خوا هەیە تەبارەک وتەعالە. دەفەرمێ عن أبي طويل شطب الممدود رضي الله تعالى عنه. ناوی سەحابەکەیە، جاوەی کە پێشی ناوی گوێ لێ بوو با دوایێ بەچی گوتی پەیوەندیمان پێوەکە بۆی هەدیێکی بدەینێ. دەفەرمێ أنه أتى النبي صلى الله عليه وسلم فقال. أو صحابية رضا ورحمة خوای لەسەر بێ دیارە تازە مسلمان بووە، کە مسلمان بووە بەڵام ئەوەی خۆشە ئینسان بە تایبەتی کە بە پاچی دەگەڕێتەوە بۆ خوا، پاچیەکەی وای لێ دەکاتن کە دان بە هەموو کەم و کوڕی و کورچ و کاڵی و گوناه و تاوان و سەرپێچەکان دابنێت. لەبەرەوەی هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی أرأيت رجلا عمل الذنوب كلها لم يترك منها شيئا وهو مع ذلك لم يترك حاجة ولا داجة إلا أتاها فهل لذلك من توبة؟ هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەی پێغەمبەری خوا، سەیر ناکەی کابرایە کە هیچ گوناه و تاوانێک نییە لەسەر ڕووی زەوی کە نەیکرد بێت. ئەو دەگەڵە خۆیەتی باسی خۆی دەکا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. یعنی لە دزی بگرە، لە قەتڵ بگرە، لە مەشروب خواردنەوە بگرە، لە زینا بگرە، لە حقوقی والیدەین بگرە، لە هەرچی خراپەی سەر زەویە عەقڵت بەلای دادەچی هەمووی کردووە. بەڵام ئینسان کاتێک کە بڕیار دەدا لە مابەینی خۆ و خوای خۆی شتێکە و بە چ دڵسۆزیەک دەگەڕێتەوە شتێکی دیکە بەڕاستی و دوو خاڵی زۆر گرنگ و زۆر وەرچەرخانێکن لە ژیانی ئینساندا. دەفەرمێ و هەر شتێکی کە پێداویستیەکی حەزم لێی بوو بێ بربەستێک نەبووە لە مابەینی من و ئەو شتە کردومە، لێم نەپرسیوە حەڵاڵە یان حەرامە، مافی خەڵک یان مافی خەڵق نییە. فهل لذلك من توبة؟ ئایا پێغەمبەری خواوی ئینسانە ئەگەر بگەڕێتەوە بۆ خوا، خوای گەورە تۆبەی قبول دەکاتن؟ جابینە بەرچاوی خۆت. ئەمە زۆر جاری وایە خوشکە بەڕێزەکانم، برایانی ئازیزم، برایەکی مسلمانمان تووشی گوناهێک دەبێت لە مابەینی خۆ و خوای گەورە، دەبینێتەوە بە قەدەر بەو گوناهی ئەو مسلمانەی دەزانی،
لە جیاتی ئەوەی کە ستریکەی یعنی ئیسراحەتت نامێنێت دەی دەچی و دەڕۆی و دەی ئللا دەبێ فەسحیکەی ئەو موسڵمانەی دەی لەکن وەڵڵاهی ئەرێ کاکە بۆ ئاواتێک چووی نەخۆشی ناوەڵڵا قەرزداری ناوەڵڵا کێشت بۆ لەگەڵ عایلەی ناوەڵڵا ئەدی لە هەندێک خەم چ بڵێم وەڵڵاهی کاکە بڵێم دنیا لۆ کاول بۆ برە خۆ تو لەگەڵ مەلایکەتان ناشی یان دەتوێ بەس ئەو خوشکەت ئەو برایەت فەزەحکەی ئیلا دەبێ سڕەکەی کەشف کات چ بووە دەبڵێ وەڵڵاهی فڵان کەسە منم دەزانی ئاوای بەس بەداخەوە جا چەندە دە هەندی دیکەشی بەسەرەوە دەنێت چەندە دە هەندی دیکەشی بەسەرەوە دەنێ جا ئەو جا ئیسراحەت دەکا کە ئەنەما فەتحی قەڵای خەیبەری کردووە شەیطان تووشی ئەو گوناهی دەکات تووشی ئەو سەرپێچەی دەکات ئەو جا ئیسراحەت دەکا ئەو خەش قەناعەتم وایە خوشکانم برایانم هێک لە ئێمە وەکو ئەو سەحابەی هەندە ئەو گوناه و تاوانەمان نەکردووە ئەها چ دەفەرمێتن ئەڕەئەیتە ڕەجولا عمل الذنوب كلها بعموم باز دەکا ئەی پێغەمبەری خوا پیاوێک نابینی کە هەرچی کە گوناهە لەسەر ڕووی زەوی کە خوا خەڵقی کردو هەموو گوناهەکانی کردوون هەرچی بە مێشتیدا بێ کردوێتی لە گوناه و تاوان و سەرپێچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێ حکمت نییە خوای پەروەردگار کە وەصفی دەکا کە دەفەرمێتن وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەتۆمان نەناردووە مەگەر ڕەحمەت بی بۆ هەموو خەڵکی سەر ڕووی زەوی بەڕاستی ڕەحمەت بووە ڕەحمەتون مهدات ڕەحمەتێکە لەلایەن خواوە تەبارەک و تەعالا بۆ خەڵکی ناردوویەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەماشەی دەکا طبعا دەزانێتن کە دەگەڵە خۆیەتی دەفەرمێ قال أليس قد أسلمت فلان کەس ئەدێ تۆ مسلمان نەبووی فەرمووی أنا فأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأن محمدا رسول الله قال نعم أي پێغەمبەری خوا من شایەتی دەدەم کە هیچ خوایەکی بە حەق نین شایستەی پەرستن و ملکەتکردن بۆ بن غەیری خوا غەیری ئەڵڵا و شایەتی دەدەم کە تۆ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بەڵێ من مسلمانم ئەی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی چی یعنی مسلمانیەتی هاتنە ناو دائیرەی ئیسلام هەموو گوناه و تاوانێکی ڕابردوود بە گەورە و گسکە خوای گەورە ڕەشی دەکاتەوە بەڵام ڕێنمونی دەکا پێغەمبەری خوا ڕوح و جانمان بە قوربانی بێتن دەفەرمێ تفعل الخيرات وتترك السيئات ئەبی طەویل کردەوەی چاک بکە لە مەودووە وواز لە کردەوەی خراپ بێنە کردەوەی چاک بکە وواز لە کردەوەی خراپ بێنە فيجعلهن الله لك حسنات كلهن أبو طويل نەک هەر ئەوەش ئەگەر کردەوەی چاک بکەی و واز لە خراپەکان بێنی خوای گەورە تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو هەموو گوناهانەی کە کردوونت کە باست کردوون خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی هەمووت بە چاکە بۆ دەنووسیتن هەمووت بۆ دەکاتە چاکە ئەو نەسی ئاەتیشیان لەسەرە ئولائیکە سەیوبەدل الله سەیئاتهم حەسەنات خوای گەورە ئەوانەی کە تۆبەیەکی نەسوح دەکەن خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی گوناه و تاوانەکانیش کە ئەنجامیان داوە کە کردویانە بۆیان دەجێڕیتن بە چاکە خوای گەورە تەبارەک و تەعالا خراپەکانی کە کردومانە بە جەهل و نەزانی بۆمان بکاتە تاعەت و عیبادەت و خواپەرستی چاکە و حەسەناتش لە هەموو لایەکمان قبول کە ئینشاء الله تعالی هێشتا نەکە دڵی ئاوی نەخواردوێتەوە ئەو سەحابەیە بۆ چووکە هەندی کەتن کردوون هەندی گوناه کردوون لەبەرەوەی دەوێ بەڕاستی تەواو تەواو خۆی پاک کاتەوە هەرچی دەدڵیدا نەیهێڵیتن ئیسراحەت کات دەفەرمێ کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو مژجینەی پێدا فەرمووی چاکە بکە و خۆ لە خراپەکان بپارێزە خوای گەورە خراپەکانیشت بە چاکە بۆ لە قەڵەم دەدا فەرمووی وەغەدەڕاتی وەفەجەڕاتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ئەو هەموو غەدر و
ئەو هەموو زوڵم و ستەمەی کە کردومە و ئەو هەموو خیانەتەی کە کردومە ئەو شتانەی کە ئەنجامم داون ئەوانش خوای گەورە لەوانشم خۆش دەبیتن وەغەدەڕاتی وەفەجەڕاتی هەرچی غەدر و زوڵم و ستەمێکە کردومە هەرچی کە فجوورێکە کردومە هەرچی کە دەرچوونێکە کردومە خوای گەورە لەوانشم خۆش دەبیتن خۆ پێیگۆ پێشی گوتەی پێغەمبەری خوا هەموو گوناه و تاوانێکم کردو ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمووی قال نعم فەرمووی بەڵێ خوای گەورە تەبارەک و تەعالە لە هەرچی فسق و فجور و دەرچوونێکت هەبووە لە هەموو شتێکت خۆش دەبێت فەرمووی قال الله ئەکبەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو فەرمووی ئەی ئەبی طەویل خوای گەورە زۆر لەوەش گەورەترە زۆر لەوەش بەخشندەترە بەخشندەیی خوای گەورە و عەفووی خوای گەورە زۆر لەوەی گەورەترە کە ئەمن تۆ تەسەووری دەکەی ئەوجا ئەو سەحابەیە دەفەرمێ فما زال يكبر حتى توارى دەفەرمێ ئەو سەحابێ هەر دەڕۆیشت دەیگۆ الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر حتى توارى حتى لە چاو بزر بوو لە چی لە خۆشی ئەو مژگێنیەی کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ پێی بەخشی ئەوجا خۆشەویستانی خۆم تەماشە دەکەین ئێمە لە دنیاکدا دەژین پێویستمان بە کردەوەی چاک پێویستمان بە حەسەنات و پێویستمان بە فەضائیل و پێویستمان بە ئەوەیە زیاتر بەڕاستی صحوفی ئەعمالی خۆمان پڕکەین لە چاکە و لە حەسەنات لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام ئامۆژگاری یەکێک لە هاوڵە بەڕێزان دەکا کە مەعادی کوڕی جەبەلە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ مەعادی کوڕی جەبەل یەکێک بۆ لەو سەحابانەی کە پێغەمبەر زۆر خۆشەویست و عەلەیهی السەڵاتو وەسەلام ڕۆژێک ئامۆژگاری دەکا پێی دەفەرمێ اتق الله حيث ما كنت ئەی مەعاد لە هەر شوێنێک بووی لە خوا بترسە لە هەر شوێنێک بوو حیساب بۆ خوا بکە لە هەر شوێنێک بووی وامەزانە کە خوای پەروەردگار مراقبەت ناکا و ناتبینیتن ودەفەرمێتن وأتبع السيئة الحسنة تمحوها هەر خراپەیەکی کردیشت مەعاد فەوڕەن چاکەیەکی بەدوادا بکە زانایان لەسەر ئەو فەرمودەی خۆشەویستانی خۆم قسەیەکی زۆر قەیممان پێ دەڵێ دەفەرمون ئەگەر گوناهێکی بەدزیتان کرد خوشکان برایان فەوڕەن چاکەیەکی بەدزی بکەن ئەگەر گوناهێکتان بە ئاشکرا کرد چاکەیەک بە ئاشکرا بکەن بۆی کە کردەوەکە لە جنسی خۆی بێ خراپە بەدزیت کردو چاکەی بەدزی ئەنجام بدە خراپەت بە ئاشکرایی کردو چاکەیەکی بە ئاشکرایی بکە بۆی کە تەعادل بێتن بۆی کە یەکتر ڕەشکەنەوە لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام وأتبع السيئة الحسنة خراپەیەکت کرد ڕاستەوخۆ چاکەیەکی بەدوادا بکە بۆ پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام تەمحوها یعنی تەشبیه نەبێت چۆن مامۆستا دێتن لەسەر سەبوڕەی بابەتێکی دەنووسیتن ئەوجا دەڵێ مراقب بەڵێ مامۆستاستە ڕەشیکەوە مساحەیەکی بەسەر دادێنێتن هەمووی ڕەش دەکاتەوە سەبوڕەکە ڕەش دەبێتەوە خۆی لێ دێتەوە ئێمەی موسڵمان خۆمان بپارێزین و نەپارێزین تووشی گوناه و تاوان هەر دەبین بەڵام گەورەی ئەو دینەمان گەورەی و عەزەمەتی ئەو خوایەمان لەوەیە و کە فەضائیلی خوای پەروەردگار نیعمەتەکانی خوای پەروەردگار ئەوەندە زۆرن بەسەرماندا پێمان حیساب ناکرێت هەر کاتێکی گوناهێکت کرد چاکەیەکی بکە گوناهەکە ڕەش دەبیتەوە نامێنێت ئەوجا خوای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام ئامۆژگاریمان دەکات دەفەرمێتن وەخاڵقی الناس بخولق حەسەن دەفەرمێت لەگەڵ خەڵکی ڕووخۆش بن ئەخلاقتان جوان بێ معاملەتان شیرن بێ بە گفتارتان جوان بێتن دائیمەن ڕووبەخەندە بن دائیمەن ئەو خەڵکەی کە جیرانتانە لە دووکانە لە ماڵە لە هەر شوێنێکی هەیە با موسڵمانیش نەبێ با ئەهلی تەوحیدیش نەبێ با گونەهباریش بێ بەڵام پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام وەخاڵق الناس نافەرمێ وەخاڵق المؤمنین ناڵێ وەخاڵق المسلمین دەفەرمێ وەخاڵق الناس فاسق و منافق و کافر و مەجووسی و هەمووی لە چوارچێوەی ناسەکە دەوری شوێنی دەبێتەوە بخولق حەسەن با ئەخلاق و ڕەوشتێکی جوان ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانە سەرمایەی ئینسانی ئیماندارە ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانە پێناسەی ئینسانی ئیماندارە ئینسانی ئیماندار
ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانم بە قوربانی بێ کە پێناسەی دەکا چێ لە هەموو کەس چاکترە و باشترە و ئیماندارترە ئەحسەنوهم خولوقا یان ئەحسەنوهم ئەخلاقا چێ ئەخلاق و ڕەوشی لە هەموو کەس بەرزتر بێ لە هەموو کەس ئیماندارترە لە هەموو کەس موسڵمانترە. خۆشەویستانم ئێمە هیچ شتێکمان نەبیدەین ئەو خەڵکە دەتخوا کە هیچ شتێکمانی با قسەی زبریش لە ڕوویان نەکەین بانەشیان تۆرێنین باواستە بە هەڵسوکەوتێکی مە لە ئیسلامیش تووڕە نەبن لە دین تووڕە نەبن با پردێک بین لە مابەینی وان و بەهەشت با دەستیان بگرین نسحەتیان کەین ئامۆژگاریان کەین قسەی خۆشیان لەگەڵ بکەین کە کەوتن با دەستیان بگرین هەڵیان ستێنینەوە. ئەمڕۆ ئەوانەی کە لە ڕێبازی پێغەمبەر لایان داوە عەلەیهی سەڵات وسەلام و بە دوای ڕێبازێکی دەستکرد کەوتون بەڵام بەخۆیان نازانن عەفیە بۆ ئەو کەسێک کە دەستیان بگرێت و هەڵیان ستێنێتەوە و دەستی سۆز و میهر و مەحەبەتیان بۆ درێژکاتن بۆی ڕزگاریان کە بۆی کە بە ئاگری دۆزەخ نەسووتێن. لەبەرە هەر کەسێک بە دوای پێغەمبەر نەکەوێ عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک بە دوای ڕێبازی پێغەمبەر نەکەوێ عەلەیهی سەڵات وسەلام واللهی چاوی بە بەهەشت ناکەوێت. خوا پەنامانداتن یا رب العالمین. یا ربی خوایە قەومەکە و میلەتەکەمان هیدایەت بدەی بۆ ڕاستە ڕێگای خۆت بۆ ئەو شەقامە ڕێک و ڕاستەی کە ناردوتە بۆ محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام. لە خوای پەروەردگار داواکارم کە عاقبەت خێرمان بکە سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە بە موسڵمانی بمانژێنێ بە موسڵمانی بمان مرێنێ بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.